خۆشەویستان هەمیشە بە بەردەوام ئێمەوەکو دەستگای میدیای کورسات و کەناڵی کورسات گرنگیمان بە هەموو ئەو بابەتیان نایاوە کە پەیوەندیان یاخود مۆرکی کوردەواریان پێوە دیار بێ ئیتر لە جلوبەرگی کوردیا بێ لە کۆمەڵێک بابەتی ترا بێ هەمیشە لە پرۆگرامەکانمان ڕنگدانەوەی ئەوەی پێوە دیار بووە کە خانمانی دەستڕەنگین ئەو کەسانی کە گرنگیان بە هێشتنەوەی کللتور و ئەو بابەتانی کە پەیوەندی بە کوردەواریەوە یابێت ئێمە هێنامانتە نوێ پرۆگرامەکەمان هەر ئەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتەی کە تایبەتە بە دامەزرانی کورساتی ئازیز چەند خانمێکی دەستڕەنگین لە یەکێک لە ژوورەکانی گوندەکەی کورسات لێرە کارە دەستڕەنگینەکانی خۆیان هێناوە ئێستا لەگەڵ هەریەکەیانە گفتوگۆکەم و باسێک لە کارەکانیانەکەین باس سەرەتا بێمە لایەن خاتوونە سڵاو لێ بێ و ئەم کاتۆ باش ساڵە لێ پیرۆز بێت ئەمەوێت دەستپێکی گفتوگۆکەمان بۆ دەست پێ بکەم تا چەند ئێوە توانیتانەوەکو خانمانی دەستڕەنگین لە کەناڵە جوانەکەی کورسات و شاشە جوانەکەی کورساتەوە کاڵاکانتان بناسێنن. سەرەتا بەخێر بێن منیش پیرۆزبایی ساڵی نوێتان لێکەم هیوادارم ساڵێکی خۆش پڕخۆشی و شادی بێ بۆ هەمومان. من ئەمە سێم جارمە لە کەناڵی کورساتەوە خۆم بناسێنم سپاس دەکەم زۆر باشیش بووە دیزاینەکانم بەڵێ کاتم لێ هۆکارێک بووە بۆ ناساندنی کاڵا و بابەتە دەستڕەنگینەکانی تۆ بەڵێ زۆر باش بووە یعنی ئەمە سێهم جارمە لە بەرنامەی بنەوشە بەرنامەی بەیانیان بانیان کردوم و ئەم ڕۆژ هەموو کاتێک کە خۆم ناساندۆ زۆر باش بووم لێرەوە. خاتونکیان پێم بڵێ تۆ ئەمڕۆ بەچی وەشداریت کردووە تا چەند گرنگی بە ئەو بابەتانایە کە ئیتر مۆرکی کوردەواریان پێوە؟ وەڵی من دەمێکەیە ئیژە سەر دیزاینی جلوبەرگی کوردیەکەم هەموو کارێکی دەستی زۆر دەمێکەیە زۆر احتیمامیشی پێمە تا بتوانم هەوڵی ژێم ئینشاڵڵا. جگە لە جلی کوردی کە هێنایەتی لەگەڵ خۆیان کۆمەڵێک ئەکسسواراتیش لێرە هەیە هەر تایبەتە بە جلی کوردی بۆن ئەو خانمانی کە جلی کوردی لەبەرەکەن ئەم خاتونە هەوڵی ئەوە یاوە ئەکسسواراتەکانیشیان بۆ بنەخشێنێت و جوانی بکات دەست و چاوە خۆش بێ سوپاس بۆ تۆ. با بچمە لای خاتونێکی تر ئەویش بە کۆمەڵێک بابەتی تر بەشداری کردووە هەروەها لەویش پرسمزانم تا چەند کورسات بۆتە هۆکارێک با بێمە ئەو ناوەڕاستەوە بۆ ئەوی لێرە دانیشتمەبینی هەردووتانە سڵاوتان لێ بێ و ساڵی نوێتان لێ پیرۆز بێت زۆر بەخێر بێ بۆ ئەم پرۆگرامە تایبەتە پێم بڵێ تۆ تا چەند کورسات بۆتە هۆکارێک بۆ ناساندنی ئەو کاڵا و بابەتانی کە پەیوەندی بەکاری دەستڕەنگینی خۆتەوە. سەرەتا سڵاو لە ئێوە لە هەموو بینەران پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو لایەکەکەم ئینشەڵڵا بێتە هۆی مای خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان و دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەرنامە جوانە منەمە دووەم جارمە بەشداری یەکەم لە بەرنامەی کورساتە دەستان خۆش بێ زۆر سوپاسدانە. زۆر سپاس بۆ تۆ کاواتە بەشداریکردنی ئێوە لە ئەم پرۆگرامانی کورساتە سوودی هەبوو بۆ ئێوە سوودی هەبوو بۆ ئەوی کە کاڵانکانتان باشتر بناسێنن بە خەڵکی؟ بەڵێ تا ڕادەیەکی زۆر چکەمە لە ڕێگەی کورساتەوە توانیوانە کوڕی کلامێ بۆ ئیشەکانمان ئەرزمان کردووە و خەڵکی پێ ئاشنا بووە. بێگومان دروشمی ئێمە شکاڵین کورسات ماڵی هەمووانە بێگومان کورسات ماڵی هەمووانە بەبێ جیاوازی هەموو چین و توێژێک هەموو کەسێک کە هەر بەرهەیەکی هەر دەستڕەنگینیەکی هەیە کورسات دەرگای وڵا کردو بۆ ئەوەی کە بێن و دەستڕەنگینەکەی خۆیان لە شاشە جوانەکەی کورسات و پیشانی بینەران بن و بۆی کە سوودی زیاتری لێ بینن. تۆ ئەمڕۆ بەچی بەشداریت؟ وەڵا بە دیزاینی جلی کوردی و ئەکسسواراتی کڵاو و ئیترات شتێک لە جلی کوردیە یعنی جوان ڕازانەوە بێت بەشداریم کردو لەگەڵ خۆمانەوە ئەرزیکەم بۆتان. تا چەند گرنگی بەوای بۆ منە لە کاتێکا کە هەر کارێکی دەستڕەنگینی هەر کارێکە پەیوەندی بە جلوبەرگی کوردیەوە هەبێ ئەو مۆرکە کوردەواریە جوانە بپارێزی بۆ منە کارێک نەکەی کە لە جلوبەرگی کوردی دەرچێت چونکە بەداخەوە ڕەنگە زۆر کات شتی وامان بینی بە جلوبەرگی کوردیە بۆ منە بەحساب لەبەری کەسەکانە بەڵام ئەبینی هیچ مۆرکێکی پێوە دیارێکە ئەمەوەکو جلی کوردی. ئێستا من ئەمڕۆم کراسێکە لەبەرم کردووەنی کراسی 40 ساڵەمە پێشی دایکمە بۆیە لەبەرم کە حەزم کردوانە لێراونە هەم دیکۆرەکەینی کۆنا حەزم کرد زیاتر لێرە پیشانی بم. دەستی تۆ خۆش بێ زۆر سپاس. دێمە لای ئەم خاتونە دەستڕەنگینەی تر سڵاو لێ بێ زۆر بەخێر بێ تۆش سەری ساڵت لێ پیرۆز بێت. پێم بڵێ با ئەمە لەگەڵ هەمووتانە بۆ پرسیارە دەست پێ بکەم تا چەند توانیتانە لە شاشە جوانەکەی کورساتەوە کاڵاکانتان بەرهەمەکانتان بە خەڵکی و بە بینەران بناسێنن؟ یەکەم جا سوپاسی تۆکەم و سوپاسی کورساتەکەم
بەڕاستی ینی کورسات چۆن بڵێ زۆر دڵسۆزمانە و زۆر پشتگیرمانە ینی ئەوە دووهەم جارە بێن بۆ کورسات یەکەم جار لە ئەکسسوارات بوو ئەم جارەیشە لەم شتانەیە ئێمە زۆر سوپاس یەکەین کورسات حتمما ئێمە شتەکانمان دەرکەوێت بۆ هەموو خەڵک ئەم هەموو خەڵکە ببینێ ئێمە چی دروستەکەین و چۆنە ئیشەکانمان و کوردەواریشان لە 100 بڵێ باشەوەکو خۆت باسی لێەوە کرد ئەو جارێکی ترکە تۆ بەشداری پرۆگرامی ڕۆژێکی نوێت کرد بە ئەکسسوارات بەشداریت کرد ئەم جارە کارەکەت گۆڕیوە بۆچی؟ والله خۆم چەند کارێکم هەیە بەڕاستی ینی چۆن مقابلەی یەکەم پێم وتی ئەو ئیشە ئیشی مناڵیە سبحان الله ئەمیش ئیشی مناڵیە یعنی چەند ئەمەوێ دەستی لێ هەڵگرم ئەو ئەم ئیشانە نەکەم کەچی ناتوانم بەدەست خۆم نییە ئەگەڕێمەوە وەکو شتێکەڵێ ڕەحمم بۆی هەڵەسێ خۆش بێ باشە خاتونگیان پێم بڵێ تۆ لە کاتێکا کە دیزانی کڵاوێک ئەەکەی یاخود هەر بابەتێکی تر تا چەند ئەتێم مۆرکە کوردەوارەکەی پێوە دیار طبعا ئەبێ یەکەم نەقشەکەی کوردەواری بێت ڕەنگەکانیش لە 100 کوردەواری بێت طبعا من ئەم ئیشە ئەو ئیشانت بینیوە ئەو کڵاوانە حەزم کردە زۆر پڕبەدڵ کە کردومە حەزم کردە کوردەواری بێ یا ئەمەی سێهەم ئەمانە هەمووی بە شێوازێکی کوردەوار ئەمانە پیاوان و کچانە ئەمانەیشە تا ڕادەیەک وا بڵێن بۆ باوکە بە ڕێزەکان پیاوە پیرەکان بۆی بێبەش نەبن لە نامان و ئەم ئیشانەیشم کردە ئەمە چۆن بڵێیت ئەمە تەمەنی 25 ساڵ ئەبێت ئەمە کردومە گۆرەویم تێکردە ئەمیش جانتایەکە ئەم جانتایە شەر خۆچنیتەوە نییە؟ ئەم جانتایە شەر کاری خۆتە ئەمە چۆنەڵێ طبعا هەموو ئیشێک کەیکەم بە ڕۆح و گیانی بۆی هەشتێکی تیاابێ کایبینی وەکو چۆن بڵێ وشەیەکە معنایەکی زۆر بە ڕەنگەکان و شێوازی زۆر باشە دەستە خۆش بێ سوپاس کە ئەم ڕۆژ بەشدار بووی بێگومان کورسات هەموو کاتێک ماڵی خۆتانە هەرچ کاتێک ئێوە بتانەوێت ئێمە بە خۆشحاڵیەوە دەرگامان واڵایە بۆ ئەوەی کە ئێوە بتوانن هەموو کاڵاکانتان لە شاشە ڕەنگینەکەی کورساتەوە بناسێنن اینجا ئەمڕۆ ئەم ژوورە پڕە لە کاری زۆر جوان پڕە لە کاری ناوازە هەمووی هینی کاری ئەم خاتونە جوانانەیە با بێمە لای خاتونێک تر سڵاو لێ بێ ئەم کاتەوە باش سلام ئەم کاتێ ئێوەش باش بەخێربێن سەری ساڵیشە لێ پیرۆز بێ ئەمەوێ لە کارەکانتەوە دەست پێ بکەم ئەوانەی تو ئەم زانی ئەمانێ لێ دانیشتە بوون باشە ئەمە هەمووی ئیشی دەستی خۆمە دیزانەکانی خۆمە بەس خۆم دیزانەکانی ئەەکەم بەس لە ماڵەوە ئیشەکەم و ئەرزیانەکەم لە فستیڤالەکان و پێشانگاکان کە لەگەڵ مامۆستا بەیان بەشداریەکەین هەمووی لەوێ ئەرزەکەین و ئەگەر هەستان لێبوو سەردانمانکەن ئێستا لە فامیلی مۆڵین زۆر باشە تو یەکەم جارتە بەشداری پرۆگرامەکانی کورساتکی وایە زۆر باشە بە خێربەی تا چەند خۆشحاڵی بۆ نمونە کە تۆ لە شاشەی تیڤیەکەوە ئەو کاڵایانی کاتە ئەو کارە دەستڕەنگینیانی کە کردوتە پیشانی بینێرە خۆشەویستەکانی بی زۆر پێم خۆشە زۆر بۆم چالاکیەکە ئەو شتانی خۆم ئارسکەم هەموو کەسێبی ناسێ بیبینێ زۆر سپاسدانەکەم مەمنون دیزاینکردنی ڕەنگەکان بۆ نمونە ئەبینم چەند ڕەنگێکی جیاوازت تێکەڵ کردووە بۆ دیزاینکردن و تێکەڵکردنی ئەم ڕەنگانە سود لە چێ بینی تۆ؟ وەڵی هەستەکەم لە بەس بۆ خۆمیە ئەو شتەکە بە خۆم حەزەکەم خۆم ڕێکیەخەم لە گوڵ و لە تەبیعەت و ئەو شوێنە گەشتیاریانە کە ئەی بینم جوان دەرێت سروشتەکەی بزانیت چ ڕەنگێک لەگەڵ چیا گونجاوە و جوانە ئەو کاتە تێکەڵێکی دەستە خۆش بێ دووبارە سپاس بۆ تۆ بەخێر بێ بگومان تۆ یەکەم جارتە یەکەم جاریش نابێت ئیشەڵڵا هەر کاتێک کە تۆ بەرهەمی جیاوازترت هەبوو پرۆدەکتی جیاوازترت هەبوو بە دڵنیایەوە کورساتمان گەشتەکاتەوە بێ مەلای ئەم خاتونەی تەر سڵاو لێ بێ ئەم کاتۆ باش ئەمە کارەکانی توێ وایە کارەکانت زۆر تایبەتە زۆر جیاوازە کەمە قسەم لەسەر ئەم کارە بۆ بکە و ساڵی نوێشە لێ پیرۆز بێ زۆر سپاس ساڵی نوێ لە ئێوەش پیرۆز بێ پیرۆزبایی لە کەناڵی کورساتەکەم بۆی دامەزراندنیانەوە هیوادارم لە سەرکەوتنو لە لووتکام و کاتێ بتان بینم من ئەمڕۆ بەشداریم کرد حەزم کرد دیزاینەکانم پیشان بم لە ڕێگی کەناڵی کورساتەوە من لێرە سپاسی کەناڵی کورساتەکەم کە هەلێکی زۆر باشی ڕخساند و هەموو کات بۆ ئێمە کە بتوانین خەڵک بە کارەکانمان ئاشنا بکەین
و پیرۆزبایی ساڵی نوێشتان لێکم ببورن هیوادارم کورسات بتوانێت وەکو هەموو کات لە پشتی ئێمە بۆ ناساندنی کارەکانمان و بەردەوام بن. باشە خاتونگیان تۆ یەکەم جارت نییە بەشداری بکەی؟ باشە کەواتە بە ئەم پرسیارە لە تۆ بکەم تۆ تا چەند سوودت لە بەشداریکردنت بینیوە لە بەرنامەکانی کورساتە بە شێوازێکی گشتی بۆنە لە کاتێکا کە بەشداری بەرنمەیەکت کردووە تا چەند هەست بەوە کردووە کە کاڵاکەت بابەتەکانت ناسێنراوە زیاتر ناوبانگی پیا کردووە لە لای هاوڵاتیان و بینەران بە دڵنیاییەوە کورساتێکێک بۆ لەو کەناڵانێکە من کارەکانم لە ڕێگەی ئەوانەوە ناسان سەرەتا لە ڕێگەی بەرنامی بنەوشە بوو کە من توانیم کارەکانی خۆم بناسێنم کە چەند ساڵێک لەمەوە بەسەرەتا دەسم کردووە بەکارکردن لە ڕێگەی کورساتەوە من خەڵک ناسیومی من لێرە و سپاسیانەکەم بەڕاستی قەرزارباری کورساتم هیوادە زۆر سپاسانەکەم هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم هەموو کات ئەوە لە پشتی ئێمە بن سپاس بگومان هەمیشە ئەم قسەیە کەمەوە کورسات ماڵی خۆتانە هەر کاتێک کە بابەتی جیاوازترتان هەبێ هەر کاتێک کە بەرهەمی جیاوازتر و ئەو بابەتانەتان هەبێ ئێمە لە خزمەتتانین و دەرگای کورسات واڵایە بۆ ئێوەی ئازیز ئێمە هەمیشە ئەمانەوێ هەموو خاتونەکان لەسەر پێیەکانی خۆیان ڕاوەستن و بتوانن لە ڕێگەی بەهرە و دەستڕەنگینەکانیانەوە بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابینکەن با بێمە لای ئەم خاتونەی تر ئەمیش کۆمەڵێک کاری زۆر جوانی هێناوە هەنار ئەبینم لە کارەکانیە لە هەنار کۆمەڵێک کشتی زۆر جوان و تایبەتی دروست کردەوە سڵاو لێ بۆ سەری ساڵە لێ پیرۆز بێ سڵاو لە ئێوەش بەخێر بێن زۆر سپاس بۆ تۆ کارەکانت تۆش کەمێک جیاوازن ئەبینم زۆر هەنارت بەکارهێناوە بۆچی هەنارت هەڵبژاردۆ بۆ دیزانی کاڵاکانت بۆ دیزانی ئەم بابەتە جوانانی کە هێنا بەڵێ زۆر حەزم لە ئیشی هەنار بوو سەرەتا یەک هەنارم دروست کرد هەستم کرد زۆر کە ڕسمەکەیم دانا دەنگانەوەیەکی زۆری هەبوو خەڵک زۆر ڕەغبەتی لێبوو بۆیە ئیشەکەم زیاتر گرنگیم پێیا و ئیشم لەسەر کرد وردەوام لێ کرد کە لە هەناری سروشتیەوە لە سروشتەوە هەنار بێنە موشکی بکەمەوە ئیشی لەسەر بکەم زۆر شتی جیاوازی لێ دروستکەم ئێستا ئەمانە هەناری سروشتی بەڵێ هەمووی هەناری سروشتی ئەی چۆن ئاوا وشک بۆتەوە و دواتر توانیتە مەدالیانی هەنارەکان زۆر کات خۆی هەنێکی بەدارەکە وشکە بێتەوە لێ ئەەکەمەوە هەنێکیشی پێشەوەی وشک بێتەوە توانم لێکەمەوە خۆم لە ماڵەوە وشکی کەمەوە ئەی دواتر هیچ مەوادێک هیچ شتێک هەیە کە لێبی بۆ ئەوەی کە ئاوا ڕەونەقێکی جوانتری باتێ تۆ زێڕەقتر دەرکەوێ بۆ نمونە نەشکێت بەڵێ بێگومان ئیشی تیاکەم و هەنێ مەوادی تیا بەکارێنم و ڕەنگی تیا بەکارێنم کە بتوانم بە شێوەیەکی جوانتر پیشانی خەڵکی بەم و زۆر شتیشم لە هەنارەکانم دروست کردوە تۆ یەکەم جارتە بەشداری بکەی لە پرۆگرامەکانی کورسات نەخێر بێگومان هەمیشە کورسات پێشەنگ بۆ ئەوەی ئێمەی خانمی دەستڕەنگین دەربخاتووەمان لێ بکات زیاتر گرنگی بە بەهرەکەمان بین